لە درێژەی کاردانەوەکانی دەستگیرکردنی عەجاج گەورە تاوانبار و جەلادی خەڵای نوک دەسەلمان لە پرۆسەی ئەنفالدا وا بڕیارە لە 3 شوێنی جیاواز سکاڵا لە دژی تۆمار بکرێت و لە میانێشدا ئەمڕۆ لە مۆنومێنتی قەزای چەمچەماڵ سکاڵای بەشێک لە کە سوکاری ئەنفالکراوان وەرگیرا و تا 5 ڕۆژی تر پرۆسەی تۆمارکردنی سکاڵا بەردەوام دەبێت. دیارە ئەمڕۆ یەکەمین ڕۆژی وەرگرتنی سکاڵایە لە بەڕێوەبەراتی مۆنومێنتی ئەنفال وا بڕیار بوو کە سوکاری ئەنفالکراوان بڕۆن لە محکەمەکانی خواروی بەغا لەوێ سکاڵا تۆمارکەن بەڵام بۆی بارگرانی نەکەوێتە سەر کە سوکاری ئەنفالکراوان نووسینگەی بەڕێزی خانمی یەکەمی عێراق 3 بنکەی وەرگرتنی سکاڵای لە کوردستانە دەستنیشان کردووە بەڕێوەبەراتی مۆنومێنتی چەمچەماڵ و بەڕێوەبەراتی ئەمنە سوورەکە لە سلێمانی و بەڕێوەبەراتی شەیدانی گەرمیان لەم سەر شوێنە لە 4 مانگ کە ئەمڕۆیە تاکو 9 مانگ سکاڵا لە کەسوکاری ئەنفالکراوان وەرئەگرێ بە مەبەستی ئەوەی کە ئەم سکاڵایانە هەمووی ڕێک بخرێ و دواتر ببرێت بۆ دادگا و کاراسانی بۆ کەسوکاری ئەنفالکراوان بکرێت. کەسوکاری ئەنفالکراوان پۆل دێن سکاڵا تۆمار دەکەن و دڕندەیی عەجاز دەگێڕنەوە داواکارن ئەو جەلادە بێویژدانە بە سزای خۆی بگەێنرێت. عەجاز من مامەیەکم لێ بوو هەموو جاری بوومی ئەجێڕایە گوت هات ئەوها دەستم بە جەمەدانەیەم بەسترا و لە پشتەوە گوتی یەک لە قەیدا بە پشت ملما گوتی دەمدای لە عەردوو دگاینیش شکاند بوو یعنی ئێستا خۆم ئەو شتم لەبیر ناچێ هەموو جارێ داواکاری من ئەوەیە دادگایی خۆ بە دادگایەک دوان تاوە نابێ حەجاج دادگایشی لە قەڵای نوگرە سەلمان کە سوکاری ئەنفال بەرن لێ دادگای بکرێ هەر لەو شوێنی کە ئەو تاوانی کردووە ئەنجا بیێنن بە کوردستانە بیژێڕن شار بە شار کە ئەمە گەورە تاوانبار هیچی کەمتر نیە لە سەددام. بەڵام من چکون ئەوە بەهینی ئەوەی ئەڵێم ناچوومە دەرەوە هەر ئەترسام لەوەی کە لەوێژ هەر چکون لێژ مدەیەک بڕمانیان کردووە اینجا دایانەوە دایکم و باوکم بەڵام چکون بەس جۆم لە دەنگەگەدەن کە بوو لە خەڵکیەدایە قیژان ئیتر براکەمە چۆ دەرەوە هاتۆم بچووکتر بۆی بەخوادایە ئەوە زابط حەجاج نیشتە ناو خەڵگوای لیانەدا بەخوا هەر دەنگی بەهاتای دایکم ئەمانی کرد ژێر بەتانێکەوەی با کەس نەزانێ و نەتاندینە لێرە نەوەکم بێن لێرەش لێمەسەن. ئیتر لە خەڵکیەدا دایکم ڕۆژێت چۆ دەرەوە هاتەوتی کچێک هاتۆ لە ناو حەوشەکە وەستاوەرەوە هاتۆتە دەرەوە یەک سۆندەی داوە بە پشتیا 2 سەعاتی نەبر کچەکە جەرگی بڕام مرد. چالاکێکی بواری ئەنفال وەک خۆی دەڵێت هۆکاری دۆزینەوەی عەجاج بووە باز لە چۆنێتی دۆزینەوە و دەستگیرکردنی دەکات و داوا لە کەسوکاری ئەنفالکراوان دەکات تا زووە بێن و سکاڵا لە دژی تۆمار بکەن. سەرەتای دۆزینەوەی حەجاج لێرەوە دەست پێکات کە ئێمە چوین پار ساڵ چوین ئێمە کەسێک لەوێ هات زانیاری پێماندا کە حەجاج لە ژیانە ماوە شوێنی دیاری کراوە وێنەکەی پێبوو یەکی وتی چێ لێرە زیندانی بۆ دیارە 2-3 نەفەرمان لەگەڵاوە زیندانی بوو لێ بانگمان کرد و چوونە لاوە وتی بەڵێ ئەمە حەجاجە لە شوێنێکە لە عێراقایە لە تکریتە بە تەحدیدی لە لادیەکەی خۆیەتی لێرە نیشتە جێبوونە ئەو بەڵگەکانە و وێنەکانێتی ئەم من هاوکاریتانەکەم ئێمەش لێرەوە کەوتینە دوای و گەڕان بە دوایە تا دۆزیمانەوە لێرەوە بە هەموو کەسوکارن ئەنفالکراوان بڵێم ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان حەجاجی بینی و عەزەیتی داوە بە هەر شێوە لە شێوەکان بێ لێرە سکاڵای لەسەر تۆمارکات چکە چارەنووسی ئەو گەورە تاوانبارە مربوطە بە سکاڵای ئەم کەسوکارن ئەنفالکراوانەوە ئەگەرمان سکاڵای لەسەر تۆمار نەکەن ڕەنگە ئەو دەرباز بێت بەداخەوە ئێمە ئەزمموی تاڵمانەیە لەگەڵ دەربازبوونی ئەم تاوانبارانەیە لە ڕابردوودا چەندین تاوانباریتر لێرە دەرباز کراون یاخود پاکانیان بۆ کراوە. پارسی و 7 ساڵ لە تاوانەکانی خۆحەشاردانی لە دوای ڕووخانی ڕژەمی بەعس کە سوکاری ئەنفالکراوان پاش ساڵانێک هەوڵ و گەڕان تا جەلادەکەی نوگدە سەلمان بدۆزنەوە هەفتەی ڕابردوو 3 کەس لە زیندانکراوانی نوگدە سەلمان لە سەماوە سکاڵایان لەسەر تۆمار کردو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کرا کە سوکاری ئەنفالکراوە لەگەڵ دڵخۆشییان بە دەستگیرکردنی عەجاج هیواخوازن تاوانبارانی دیکەی کێسی ئەنفالیش کە تا ئێستا لەلایەن حیزبە حکومڕانەکانی هەرێم و پارێزراون دەستگیر بکرێن و بە سزای خۆیان بگەێنرێن. ڕەوین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.